جارێکی دیکە کارمەندانی خۆبەخش و دەرچوانی پەیمانگا پزیشکیەکان گرتبوونەوەیەکی ناڕەزاییان لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەنجامدا. بۆ 2 هەفتە دەچێت ئەو خۆبەخشانە بایکۆتی کارەکانیان کردووە و چەند گرتبوونەوەیەکی ناڕەزاییان کردووە. داواکاری ئەوان لە حکومەت ئەوەیە دایان بمەزرێنێ و چی دیکە دەستیان پێ نەکات. تقریبا وا بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە بێ داوامان نەکردووە. ئێمە زۆربەی ناوەندەکانی تەندروستی کردەکانمان پڕ کردوتەوە. جاری وایە لەو شوێنی کە ئیش ئەەکەین 2 کارمەندی لێە 6 خۆبەخشی لێ هەمووی جێبەجێ ئەکا بەڵام حکومەت هەر بێباکە لەم شتانێکی ئێمەینەکەن بۆی ئێمەش تاو ناوەستین خەڵوەستی خۆمان ئەوێ بەرامبەر بە حکومەت هیچ شینێکمان بۆ ناکە. ئێمە ماقول نییە چەند ساڵە ئەخوێنین شەو نخوونی ئەەکەین بە شەو بەڕۆژ سەعیمان کردووە خوێندنمان تاو کردووە کە شتێکمان بێبەشت بەڵام حکومەت هیچ باکێکی نییە. خزمەتێکی زۆرمان بە کارتی تەندروستی کەوتۆ کەلەنێکی گەورەمان لە کارتی تەندروستی پڕ کردوتەوانن بەڵام بەداخەوانی حکومەت بێباکی هەڵبژاردۆ لە ماستەیە زۆربەی خۆبەخشە بەڕێزەکان خەفارەت دەگرن لە زۆربەی ناوەندەکاندا لە 150 کارمەندانی تەندروستی موقیفەکان پێک دەهێنن. ژمارەی سەرجەم خۆبەخشەکانی تەندروستی کە لە نەخۆشخانە و دەستگا تەندروستیەکان کار دەکەن لە سنووری پارێزگای سلێمانی بە نزیکی 5,000 خۆبەخشن. ئەوان دەڵێن نزیکەی 4 ساڵە ئەرکێکی قورسیان لە نەخۆشخانەکان لەسەرە و ئەوان نەبن بەشێک لە کارەکان دەوەستن بەڵام حکومەت ئێستا نەدەیان کات بە هەمیشەیی و نە ئەو بڕەپارەیەشیان پێدەدات کە پێشتر وەریان دەگرت. وەڵای ئێمە هەر بەردەوامە بین ئینشەڵڵا بە هیوای دامەزراندن چونکە ئێمە چەند ساڵە خوێندومانە ئەگەر مازانێ ئەوایەت تا پۆلی 6 سەرتایمانە خوێنەوە دەی فێری نووسین و خوێنەوە بیوازمانێ ناو هەموو هیلاک و ماندووبوونە بۆچی ئێمە بزانین حکومەت هیچ ستابێ بۆ خوێندن ناکارەوەندە بەس فێر بین بەسە هیچ ستابێکمان بۆ ناکرێ و هەموو ئەو هەموو خۆبەخشی ئەو هەموو هیلاکیە چەند ساڵە ئێستا هیوا 5 ساڵە خۆبەخشی کردو یانی چی هەموو هیلاکیە ڕێگای دوور بە بڕیبی یارمەتی کارمەندەکانی تر بێمان ژلێر ئاوایی بکەن. بەڵێ لەگەڵ وتەبێژی بەڕێوەبەری تەندروستی سلێمانی و سندیکای کارمەندانی تەندروستی کۆبووینەوە کە ئەوانیش پشتیوانی خوان بە حقت بۆ ئێمە دووپات کردەوە لەگەڵمانە بن پێشمان وتون هەتا پشتیوانەکانی ئێوە بۆ ئێمە زیاتر بێ باشترە ئەگەرچی کۆمەڵێک لە خۆبەخشەکان لە ڕێگەی دوورەوە هاتوو نانتوانی هەمویان بێن بە بۆنەی خراپی دۆخی ڕێگاوبانەوە بەڵام بەگشتی چاومان بەوانیش کەوتە و داواکاری خۆمانمانیاوە پێیان داواکارین وەکوتم سەردانی ئێمە بۆ لای ئەمان ئوسوڵی بووە حکومەت چیکە لە ئاسمانە بێدەنگ نەبێ و نەخەوێ 5 ساڵە 5,000 کارمەندی تەندروستی بە خۆبەخشی دەوام ئەکا حەز ئەەکەم پێم بڵێن چ بەرپرسێکی ئەم وڵاتە ئامادەیە 5 دقە لە پۆستەکە بەبێ بەرامبەر داوامکە. لە کاتی بەڕەوەچوونی گرتبوونەوەکە بەشێک لە نوێنەری خۆبەخشەکان لەگەڵ سندیکای پزیشکان و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی کۆبوونەوە. دوای کۆبوونەوەکە تەندروستی سلێمانی پێی ڕاگەیاندن ئەوەی لەسەر ئەوانە گەیاندنی داواکاریەکانیانە بەڵێنیشیاندا داواکاریەکە بە ئەنجومەنی وەزیران بگەێنن لە بەرامبەردا کارمەندە خۆبەخشەکان کە لە بەرامبەر ئەرکی خۆبەخشیدا چاڕوانی دامەزراندنن دەڵێن ئەگەر دان نەمەزرێنن چی دیکە ناگەڕێنەوە سەر کارەکانیان. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.